ئێمە چەند هاوڵاتیەکی مافخوراوین 2 ساڵ پێش ئێستا بەرپرسێکی ئاژانسی هەرێمی کوردستان بەرپرسی هۆبەی بەرگری پاراستن بە هاوکاری و بە هاوکاری 2 ئەندامی پاراستن بە ناوەکان هاتن نووسنگی ئاقارە لایەمە و چەند عەردێکیان هەبوو بۆمان فرۆشت و بەڵام عەردەکانمان نادەنێ و پارەکان لێمان خواردووە و ئێمەش داوای مافی خۆمان دەکەینەوە و داواکاری لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مافان بۆ بگەڕێتەوە داواکاری لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تاکەی بەناو ئاسایش دەمان تۆقێن و هەڕەشەمان لێ دەکەن ئێمەش هاوڵاتی خەڵکی ئەو شارە هەولێرەینەیە و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پارەکە بەهانامان هات سکاڵەماندا پێ و کاتێ سەرۆکی ئاژانس بوو لەسەر بڕیاری کاک مەسرور بارزانی لزنە تەشکیل بوو لزنە بڕیاریدا پارەکەمان بدەنەوە بە خلالی 3 مانگ بەڵام تا ئێستا پارەکان نەداوەتە پێمان ڕۆژ نییە هانەمان نەکەن ڕۆژ نییە تادید کوشتمان نەکەن ئەو عەردانە بەناو مساتەحە وەریگرت بوو لەگەر 8 قەتعاوە بوو تعویز و عەلەسە وەریگرتووە هەندێکیانی وەرگرت و هەندێکیانیشی وەرنەگرت و پارەکەی مەی خواردەوە و لەگەر ئەو ئەشخاسانە و پاشە من بابەتەکەم بردێتە محکەمەی ئەنکاوە بەڵام تا ئێستا بە حکەمە دادگای چی بۆمان نەکردووە بە فێڵ لێمان کرد پارەکەش نێمان خواردەوە ئیسباتمانە دەگمان من 3 مانگ پێش ئێستا لە مەراسیمێکدا بوو بەدەستی خۆم ئەو سکاڵم دا دەست کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەست خۆمدا پێ 3 مانگە بێ هەتا ئێستا وەلامی سکاڵەکەم دەدرێتەوە این پارێکە نێمان خواردیە میوەیە فێڵمان لێ کرایە زیاتر لە 35 دەفتەرە هینەش عایلێ هەر عایلێکێ بەسێ عایلە عەردێکیان کرد بۆ خۆیان بکەنە خانی بە هەموو مەجموع کولی دەکاتە 25 عایلە براکەم ئەو عەرد و ئەساسی نەبوو یەکەم زە بەڵام بەناو وەریان گرت لە پەنای ئێمەوە نەشاندا ئێمە فرۆشتیان هەندێکیان ئەسڵ و ئەساسی نەبوو بۆ نمونە عەردێکیان وەرگرتەوە مساتەحە 5000 مەترە لە تەنیشت لەنگەی نوێ ئەوە حسێکیاندا بۆ ئێمە ئەوەشە نەدا پێمان و هەمیان فرۆشت بۆ خۆیان و ژێرە ناڕۆین هەتا کاک مەسرور دەدینین هەتا دەگەینە نەتیجەیەک یعنی ماڵ هەیە تێک چوو لەسەرەوە باوەڕم پێ بکەن ماڵ هەیە عایلێ تێک چووە لەگەر ژنەکەی تێک چووە لەمەوەی حادیسێک ڕوویداوە حادیسەکە لەسەر قەزەی پارەی بەس ناوی نایێنم